لەسەر ئەم بابەتە دەمانەوێت هەندێک قسەی زیاتر بکەین بە میوانداری زۆر بەڕێز مرتەزا محەممەد ئامۆزای حەمودی ڕاز کە یەکێک لە قوربانیەکانە و ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێزە مرتەزا شەوتان باش. سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمانتان پێڕادەگەینین لە خدای گەورە داواکارین کە سەبووری هەمولایەکتان بدات. هەروەها سپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. من دەمەوێت بزانم ڕۆلی سەرۆک بارزانی ئێوە چۆن دەینرخێنن کە بەردەوام داوای برایەتی و پێکەوەژیان تەواوی گەلانی عێراقی کردووە. بەڵێ سەلااو لە ئێوە و بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس. ڕاستیەکەی ئێمە زۆر سوپاسی فەخامەتی سەرۆک بارزانی دەکەین بۆ هەوڵەکانی و هەروەها زۆر سوپاسی فەخامەتی مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەکەین ئەو شاندەی کە لە هەرێمی کوردستان هات نوێنەری وەزیری ناوخۆ و هەروەها نوێنەری پارێزگاری هەولێریان لەگەڵ بوو و هەروەها نوێنەری بەڕێز مەسرۆر بارزانیان لەگەڵ بوو. بەڕاستی هاتنی ئەوان فتنەکەی کۆتایی پێهێنا لە زۆر شوێن دەیانویست کە ئەمە بکەنە کێشەی کورد و عەرەب. ئێمە دژی ئەم بابەتین، ئەمە کێشەی کورد و عەرەب نییە. زۆر باشە. بەڕێز مرتەزا بۆ خۆشت باش دەزانی هەندێک کەس هەندێک لایەن دەیانویست ئەم کێشەیە بەلاڕێدا ببن وای وێنا بکەن کە ئەمە شەڕی کورد و عەرەبە. بۆ خۆشت باش دەزانی ئەوەتەی مێژوو هەیە کورد و عەرەب پێکەوە ژیاون. قسەتان چییە بۆ ئەوانەی کە ئەو کارە دەکەن؟ بەڵێ ڕاستەکەی هەوڵێکی لەو شێوەیە هەبوو. ئێمە بە چاوی خۆمان بینیمان هەندێک کەس کە ئەو کەسانە بەناو لەسەر هەرێمی کوردستان حساب کراون و هەندێکیان بەناو لەسەر بەغدا حسابن دەیانویست بە ناشرینترین شێوە دۆزی حەمودی و ئەو قوربانیە دیکە بکەنە بابەتێکی نەتەوەی حەمودی لە بەغدا بکوژرێ، لە هەولێر بکوژرێ، لە کەربەلا، لە بەسرا، لە هەر شوێنێکی عێراق بکوژرێت. بابەتەکە بابەتی ڕای گشتیە پەیوەندی بە دۆزی نەتەوەیەوە نییە. ئێمە داوا لە عاشیرەت و دۆست و خزمانی خۆمان هەر هەمویان دەکەین. دەبێ بە هەموو شێوەیەک یاسا سەروەر بێت و سزای لە سێدارەدان بە گوێرەی یاسای عێراقی بۆ بکوژ دەربچێت. بەڕێز لێرە داوامان لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە وەکو خانەوادەی کوژرا و داوا دەکەین بە گوێرەی یاسا ئەو تۆمەتبارە بە سزای یاسایی خۆی بگەێنرێت و دەبێ بە گوێرەی ئەو یاسایەک یاسای سزای عێراقیە ژمارە 120 بەو یاسایە سزا بدرێت. من بە بڕگە و بە وردەکاری کە دەڵێت دەبێ سزای لە سێدارەدان بەسەر ئەو کەسەدا بسەپێنرێت کە دوویان زیاتر کەس بکوژێت لە شوێنێکدا. ئەمە یاسێ ئێمە دڵنیاین هەر بەو شێوازەش یاسا جێبەجێ دەکرێت، بەڵام ئەمە پێچەوانەی یاسانیە. ئێمە تەنیا یاسامان دەوێت، دەمانەوەی یاسا سەروەر بێت. ئێمە وەکو خانەوادەی قوربانی ئامادەین هەموو شتێکی خۆمان پێشکەش بکەین و دڵنیاییمان هەیە کە یاسا سەروەر دەبێت. ئەو کەسە کەسێکی تاوانبارە بەداخەوە ئەم جۆرە کەسە نابێت لەسەر هەرێمی کوردستان هەژمار بکرێ. هەرێمی کوردستان شوێنی ئاسوودەی کورد و عەرەب و هەموو جیهان دێنە هەرێمی کوردستان تا ئاسوودە ببن. کەسێک نابێتە
نوێنەری هەرێمی کوردستان لەو شوێنە ئێستا بەڕاستی ترسێک هەیە ئەم ڕووداوە نابێ بۆ شێوێت تێپەڕێ و نابێ ڕێگەبتن کە بەم شێوازە بەردەوام بێت. ئێمە متمانەمان هەیە هەرێمی کوردستان سەقامگیرە، هەرێمی کوردستان ناوچەیەکە چەکی لێ نییە، بەڵام ڕووداوی لەو شوێنە کە ڕووداوێک کەسێک لەسەر 2000 دینار لە بەنزیخانەیە بکوژرێ بەڕاستی ئەمە تاوانێکی گەورەیە. ئێمە دەمانەوێت ئەو فتنەیە کۆتایی پێبێت. فتنەش لە ئەساسەوە نییە، ئێمە براین لە ژێر یەک سەقفدان، تۆ کوردی من عەرەبم، تۆ سوننەی من شیعی، ئەم شتە لای ئێمە بوری نییە. ئێمە یەک خاکین، هەموو بیرۆکەیەکمان هەیە، تورکمان، کورد، یەزیدی، هەمویان لە عێراقدا بەیەکەوە دەژین. تاکە داواکاری ئێمە متمانەی تەواویشمان بە حکوومەتی هەرێمی کوردستانە، متمانەی تەواومان بە دادپەروەری دادگاکانی هەرێمی کوردستانە کە ئەم بکوژەل ئەم تاوانبارە لە سێدارە بدەن و دەبێت سزاکەشی بە پێی یاسا لە زووترین کات بێ. بۆچی بۆ ئەوەی فتنەی لێ نەکەوێتەوە و کێشەکە گەورە نەبێ، لە فتنەش خەوتووە لعنەت بەو کەسەی بەڕێز مرتەزا. کەواتە ئێوە لەو باوەڕەدان ئەمە تاوانێکی تاکە کەسیە، وەکو لە هەر جێگایەکی تری جیهان ڕوودەدا لە ئەمریکاوە تاکو ئوسترالیا تاوانی تاکە کەسی جاکوشتن بێیان هەر تاوانێکی کە بێ. کەواتە ئێوە پێتان وایە ئەمە تاوانێکی تاکە کەسیە و پەیوەندی نە بە عەشیرەت نە بە نەتەوە نە بە هیچ شتێکەوە نییە. بەڵێ ڕێک وایە بابەتەکە بابەتێکی تاکە کەسیە، بابەتەکە ڕاستە ئەو کەسەی ئەو کارێک کردووە کورد بووە، بەڵام مانای ئەوە نییە نوێنەری هەرێمی کوردستانە. بەڵام بۆ خۆش دەزانی بەڕێز مرتەزا هەر ئامۆزاکەی ئێوە نەکوژراوە بەڵکو کوردێکیشان لەگەڵا کوژراوە، بۆیە ئەمە پێمان دەڵێ ئەمە تاوانی تاکە کەسیە و شەڕی کورد و عەرەب نییە، لەوێدا خوێنی هەم عەرەب هەم کورد ڕژاوە وانە؟ پێم وایە باشترین بابەت ئەوەیە کە دەبێت بەڵێ دانی بۆ دابنین کوردێک و عەرەبێک بێکەوە ڕژاون، نابێ خوێنی ئەو دوو کەسە بفەوتێ. خوێنی کورد و عەرەب لێرە تێکەڵ بووە. من نامەوێت هیچ دەستەواچەیە بەکاربێنم بڵێم کورد عەرەب سوننە شیعی، بەڵام ئەلێرەدا ئەو ڕاستیش هەیە. سادەترین پەیامە خوێنی کوردێک و عەرەبێک سوننەیەک و شیعەیەک تێکەڵ بووە. ئێمە دژی ئەوەین بابەتەکە بگوترێ فتنە دروست ببێ، مەزهەبیەت زەق بکرێتەوە لە زاخۆ تا فاو هەموو یەک شتە. ئێمە لە یەک شوێنین، لە یەک خاکین، یەک وڵاتمان هەیە عێراقە. من تەنیا لۆمەم ئەوەیە دەمەوێت ئەو دەنگەم بە هەندێک برایانم گا لە هەرێمی کوردستان. بەڕاستی هەندێک کەس هەوڵ دەدەن فتنە و تایفەگەرایی دروست بکەن. هەندێک کەس دەیانەوێت ئەو کەسەی تاوانەکەی کردووە مقەدەسی بکەن. کەسێک سێ کەسی کوشتووە، یەکێک لەوانە ئامۆزای منە، تەمەنی 31 ساڵ بوو، پاڵێوراو بوو ئەوەی پاڵەوانێکی جیهانی بێت لە یاری لە جوانی. بەڵێ پاڵەوانێک هەندێک بەداخەوە هەندێک پێی جیهان بە تایبەتی لە سۆشیال میدیا دەیانەوێت ئەو کەسە گەورە بکەن و ناوی شێری لێدەنێن و ناوی بکوژی عەرەبانی لێدەنێن، کۆمەڵێک ناویان لێناوە. بەڕاستی ئەو ناوانە بە هیچ شێوەیەک لە کەسێک ناوەشێتەوە کە تاوانی کردبێ. ناکرێت کەسێک کوژراوە بێ کەسێک بکوژ بێت تۆ کەسی بکوژ. هەردووکیان مسلمانن. ێ باشە ئەمە عەرەب بووە ئەو کورد بووە، کوردێکیشی کوشتووە لە هەمان کاتدا. تۆ باسی کەسێک ناکەی کە بیر و باوەڕێکی دیکەی هەیە، داعشێک نییە، کەسێک نییە لەسەر عێراق حساب نەبێ، کەسێکە کە ڕۆژێک لە ڕۆژان بە مسلمانی سرودی نیشتیمانی گۆتۆتەوە. ئەم کەسە ئامۆزای من عەبدوڵڵا سەعەد هەر کەسێ بێ من بە گشتی قسە دەکەم، بەڵام چونکە من وەکو ئامۆزای من، هاوڕێی هەرە نزیکی من، برای من حەموودی من، ئێمە بەیەکەوە بووین لە 5 ساڵیەوە تاکو ئێستا بەو شێوازە بکوژرێت لەسەر دەستی کەسێکی تاوانبار کە
بابەتەکە هیچ ئەرزشێکی نەبوو ئەوەی لەسەری کوژراوە من جارێکی دیکە داواکاریم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە تکایە حەموودی وەکو عەبدوڵڵا وەکو کوڕی خۆتان حساب بکەن سعد وەکو کوڕی خۆتان حساب بکەن ئەمانە ڕۆڵەی ئێوەن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان شتێکی وا بەسەر ئەم بابەتە تێپەڕێت دەبێت بە گوێرەی یاسا پرسەکە یەکلای بکرێتەوە بە زووترین کات دەبێت ئەم پرسە لەبەر چی لەبەر ئەوەی بابەتی لە سێدارەدان ئەم کێشە چارەسەر دەکا و ڕێگەنادا فیتنە لە نێوان نەتەوەکان دروست ببێ و لە هەمان کاتدا سزای لە سێدارەدان جارێکی دیکە دۆخەکە وەکو خۆی لێ دەکاتەوە من لە بەغداوە قسەت بۆ دەکەم هاولێر شوێنی ژیانە هەرێمی کوردستان شوێنێکە کە خەڵک ترسی لێ نییە ئێمە نابێ بە دۆخێک بگەین وێنەیەکی ناشۆر دروست ببێکە بابەتەکە ڕەهەندی دیکەی لێ بکەوێتەوە ئەم دۆسیە پێمان وایە دۆسیەکە دەکرێ ناوی بنێم تیرۆریستیشە لەبەر ئەوەی کەسێک سێ کەسی کوشتووە هیچ جیاوازی نییە لەگەڵ خەڵکی تیرۆریستان چەکی پێ بۆ خەڵکی کوشتووە ئەم کەسە هەر ناوێکی لێدەنەی هەر شتێکی لێدەنەی تاوانبارە عەقڵی لەسەر خۆی بۆ هۆشی هەبووە کە تاوانەکەی کردووە سێ کەسی کوشتووە هەموو خەڵک کورد و عەرەب هەموو ئەمانە ڤیدیۆکەیان بینیوە کە چۆن ئەو کابرایە جارێکی زۆر بە گولە چۆتە سەریان ئەو سێ کەسەی مەتەنیا لە فیلم پەیامەکەتان گەیشت زۆر بەڕێز مرتەزا محەممەد ئامۆزای حەموودی ڕیاض یەکێک لە قوربانیان ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان دووبارە پرسە و سەرخۆشی خۆمانتان پێشکەش دەکەین.